بەپێی یاسای بودجە بۆ ساڵەکانی 23 24 25 بەپێی قانونی داری مالی ئەبێ هەرێمی کوردستان پابند کراوە بەوەی نیوەی داهاتی ناوخۆ لە بڕیارەکەی دادگای فیدراڵی ئاڵێ هەموو داهاتی ناوخۆ بنێرێتەوە بۆ بەغدا. بەڵام لە ساڵی 2024 هەرێمی کوردستان تەنها 5 مانگ هەر مانگە نزیکەی 80 تا 85 میلیارد دیناری ناردووە. 7 دانە مانگ داهاتی ناوخۆی نەناردووە بۆ بەغدا، کەسیش نازانێت لە کوردستان چیان لێ کردووە. لە ساڵی 2025 کە جارێکتر بەڵێنیان بە بەغدادا کە پابندی بڕیاری دادگای فیدراڵیە بن بۆ داهاتی ناوخۆ، دیسان بۆ مانگی یەک لە بری ناردنی نزیکەی 105 میلیارد دینار لە نیوەی داهاتی ناوخۆ داهاتە فیدراڵیەکان کە باج و گومرگە کە بە پێی ژمارەی خۆیان نیوەکەی 105 میلیارە، دیسان لە 105 میلیارد تەنها 51 میلیارد ناردووە. خاڵی دووەم پەیوەندیدارە بە تەوتین جێگیرکردنی موچە لە بانکی حکومی عێراقیە. ساڵێک خەڵکیان ماندوو کرد بە کێشەی تەوتین و هەژماری منەوە. لە کۆتا جارە بەغدا ئەڵێ زۆر باشە تەوتین ناکەی لە بانکی حکومی عێراقیە، وەرە ئەو هەژمارەی خۆت کە دروست کردووە هەژمارەکەی خۆتم بدەرێ با موچەیان بخەمە سەر هەموو مانگێ. ئەمەش ناکا هەرێمی کوردستان. ئیلا ئەوێ بە مۆڵ بە تڕێلە پارە لە بەغداوە بێت و ئەمان خۆیان چۆنیان ویست ئاوا دابەشیکەن.